کارە خۆبەخشیەکەیان ناوناوە گەرم بوونەوە، پێدانی پۆشاکی گەرم بە خەڵک بۆ پاراستنیان لە سەرمایەکی وشکی زستانی عێراق. لەکوێش؟ لە شاری کەربەلای خواری عێراق. ئەم گەنجانە شوێنە گشتیەکان بەم پۆشاکانە داپۆشن بە هیوای گەیشتنی پۆشاکەکان بەدەستی ئەو خەڵکەی پێویستی پێیەتی. لە بنچینەدا جلوبەرگەکان دەکەین بە قەدی درەخت و تاوەرەکانی سەرشەقامەکان بۆ ئەوەی خەڵک ئاسان دەستیان پێ بگات، بە تایبەتی ئەوانەی لە سەرشەقام کار دەکەن. بیرۆکەکە کۆمەک و یارمەتیدانی کەسانی دیکەیە، بە تایبەتی لەم زستانەدا کە زۆر ساردا، هاندانی خەڵکیشا بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی وەکو ئێمە. دروستبوونی ڕۆحی کاری خۆبەخشی ڕەنگە لە عێراقدا شتێکی نوێ بێت. نزیکەی 40 گەنج سەرقاڵی ئەو کارن و خەڵکیش کۆمەکیان نەکات. لە سەدا 80 ئەو کارانی ئێمە دەیکەین لە ڕێگەی بەخشینەوەیە. بەهۆی هەوڵەکانی ئێمەوە خەڵکیش جلوبەرگە تایبەتەکانی خۆیان یان دەیکڕن و دەیبەخشن یان دەیهێنن بۆ ئێمە. لەسەر پۆشاکەکان نووسراوە بیبە بۆ خۆت ئەگەر هەست بە سەرماکەیت. ئەم هەوڵە کارێکی جوانە. من لەسەر شەقام بەنزین دەفرۆشم، توانای ئەوەم نییە جلوبەرگ بکڕم. ئەو پۆشاکانم بردووە بە هیوای گەرمبوونەوە لەم زستانەدا. ڕۆژانە پۆشاکەکان پاکەکەنەوە و ئامادەیەکەن و لە شوێنە گشتەکان هەڵیەواسن. بەلای گەنجەکانەوە بیرۆکەکە ئامانجی خۆی پێکاوە. دروستکردنی ڕۆحی خۆبەخشی لە ناو کۆمەلگادا. تەنانەت ئەو کەسانەشی کە بەتەنگ داواکەمانەوە نەهاتوون، بەڵام باسکردنی هەڵمەتەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خۆی لە خۆیدا ئامانجی بیرۆکەکەی ئێمەی هێناوەتە دی کە فێربوونی کاری خۆبەخشیە. هەوڵی گەنجەکان ڕوونە گەیاندنی پەیامێک لە زستانێکی ساردا، گەرمکردنەوەی دڵی هەژارەکان. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.